کارانەی کە دەوڵەتی تورکیا ئەنجامی ئەدات و هێرشکردنی بۆ سەر باکووری عێراق و هەرێمی کوردستان بڵێن ئەمە لە ڕووی نێودەوڵەتیەوە لە ڕووی عەرفی دەولیەوە بەپێی یاسای مرۆیی نێودەوڵەتی هەموو ئەچێتە پێشێلکاری مافەکانی مرۆڤەوە. تورکیا یاخود زۆربەی وڵاتان ئەندامن لەو ڕێکەوتنامانەی کە باس لە پاراستنی مافەکانی مرۆڤ ئەکەن، وەکو عێراق ئەگەر وەرگرین لە 9 ڕێکەوتنامەی سەرەکیە تایبەت بە پاراستنی مافەکانی مرۆڤ لەسەر 8یان واژۆی کردووە و ئەندامە لەو ڕێکەوتنامانە. هەروەها تورکیاش پابەندبوونی خۆی بۆ ئەو ڕێکەوتنامانە دەربڕیوە. لەو ڕێکەوتنامانە دایم باس لە پاراستنی شکۆمەندی مرۆڤەکان ئەکات و پاراستنی دراوسێی وڵاتان ئەکات. سەیرەکەی تورکیا لێرە ئەوە دەرەخات کە پابند نییە بە جێبەجێکردنی بەندەکانی ئەو ڕێکەوتنامانەشەوە، ئەمەش لە عورفی دەولیە یاخود لە یاساکانی نێودەوڵەتیە لە بابەتێکی ئەخلاقیەوە لەسەر تورکیا ئەژمار ئەکرێت، وەکو ئەوەی کە تەسیری لەسەری هەیە تاوەکو ئێستا نەبووە بە ئەندام لە یەکێتی ئەوروپا. ئەمانە هەمووی ئەو هەڵانەیە کە تورکیا دووبارە ئەکاتەوە و کاریگەری لەسەر ئێستا و ئایندەی تورکیاش ئەبێت. لە ڕووی نێودەوڵەتیەوە ئەگەر باس لەو بکەین بۆچی کۆمەڵی نێودەوڵەتی زیاتر تیشک ناخەنە سەر ئەم بابەتە، ئەبێ عێراق و هەرێمی کوردستان خۆیان زیاتر بانگەشە بۆ ئەمە بکەن و ڕێگەی زیاتر بدەن بە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بێن واقعەکان بە چاوی خۆیان ببینن. لەلایەکی ترەوە ئەگەر بەهاتایە عێراق ئەندام وایە لە ڕێکەوتنامەی ڕۆما کە تایبەتە بە دادگای تاوانەکانی نێودەوڵەتی، ئەم کێشانە کەمتر ئەبووە. ئەگەر باس لە جینۆساید بکەین مەسەڵەن دوایی بکرێت بە جینۆساید، ئەگەر بێنەوە سەر کورتەیەک لەسەر ئەوانەی کە لە سەردەمانی ڕژێمی پێشوو ڕووی داوە بە جینۆسایدی کورد و عێراقیەکان بەگشتی، بۆیە تاکو ئێستا لە ڕووی نێودەوڵەتی و سەیرەکەی تاوانێک وەکو ئەنفال بە جینۆساید نەناسراوە. عێراق نەبووە بە ئەندام لە ڕێکەوتنامەی یاخود پەیڕەوی ڕۆمای تایبەت بە دادگای نێودەوڵەتی تاوانەکان. ئەگەر ئەندام وایە لەوێ ئەتوانرا لە ڕێگەی ئەو دادگایەوە زۆربەی کەیسەکان ببرایەتە ئەوێ و دادگاییکردنی ئەترافە سەرپێچکارەکانی تیا بکرایە. بەڵام بەداخەوە عێراق تاوەکو ئێستا لەو ڕێکەوتنامە ئەندام نیە و ئەمەش کاریگەری هەیە بۆ سەر ئەو کەیسانەی کە بۆ پێشێلکاری مافی مرۆڤ دائەنرێت. ئەم هەڵمەتەی ئەم دوایانەی سوپاداگیرکاری تورک بۆ سەر باشووری کوردستان و بەسەر ڕۆژاوای کوردستانیش بەرخەری ئەو ڕاستیەیە کە سەدام هاوشێوەیەکی تری بۆ دروست بووە لە ناوچەکەیە کە ئەردۆغانە. دیارە ئێستا ئەردۆغان بە هەمان ڕیتم و بە هەمان ناجی سەدام کە چۆن پەلاماری ئێرانیەدا، پەلاماری کوێتیەدا، پەلاماری کوردەکانێدا. ئەم دوایانەش ئەوەی زیاتر ڕوون کردەوە بە جەماوەی خەڵکی کوردستان بەگشتی بە چوارپاشی کوردستان بۆ جیهانی دەرەوەش کە بەکارهێنانی چەکی قەدەغەکرا و بەکارهێنانی چەکی کیمیاوی چ لە سووریا لە ناوچەکانی عەین-ئیسا، لە سەرەکانی، لە گرێسپی، لە عەفرین و ئێستاش لە باشووری کوردستان دەرخەری ئەو ڕاستیەیە کە ئیتر ئەبێ کۆمەڵگەی نێودەوڵەتی بەدەنگ بێ، ئەبێ لێرەش لە کوردستان خەڵکی چالاکوانی بوارەکانی مافی مرۆڤ بە تایبەتی دەی ناڕزایەتی بەرزکەنەوە و بۆ ڕاگررتنی ئەم هەڵمەتە نائینسانیە کە ئیتر ئەردۆغان هەموو سنوورەکانی تێپەڕانەوە و ئەبێت ڕابگیرێت ئەم کەسە. من ڕەشبینیش نیم بە سەراحەت چارەنووسی ئەردۆغانیش هەر بۆ چارەنووسی سەدام حوسێنە بێت. ئەردۆغان ئێستا لە ناوخوا کێشەی زۆر گەورەی هەیە. یەکێ لە کێشە گەورانە کێشەی ئابووریە. ئابووری تورکیا بەرەو داڕوخان هەڵچێت. بۆ شاردنەوەی ئەم شکستانە لە ڕووی سیاسیشەوە لە ناوخۆیان دەی ناڕزایەتی زۆر بووە لە دژی ئەردۆغان و لە دژی پارتەکەی و لە دژی هاوپەیمانەکەی کە مەهەپەی ئەوەیە. لە ئێستا بۆ شاردنەوەی ئەو شکستانە کەوتۆتە پەلهاویشتن.